لە بری پشودان و چوونە دەرەوەیەکی هاوینە لەگەڵ خێزان و خانەوادەکانیان بەم ڕۆژی هەینیە لە بەردەم وێزگەکانی دابەشکردنی بەنزینی عێراقی لە چاوەڕوانیدا دەمێننەوە تا ئەوەی چەند لیترێک بەنزینیان بە نرخێکی گونجاو دەست بکەوێت هەرچەندە کوالێتێکەشی باش نییە. ڕۆژی وایە باشە، ڕۆژ وایە 30,000 پێیاکەم بیسێن بە بەنزین دەم بۆ مێنێتەوە یەک هەفتەیە ئیشەکەم یەک هەفتەیە خواگاری هەر 5,000ەکەم پێی لەمی تیەکەم لەوشی تیەکەم بەس بەخوای سوادەی نییە بۆ ئێمە بە قورئان نەمەی تیەکەی سیارەکەم چۆن کەسێ باوکی ئەمریا باو کە ڕۆت و خوات ئێم مەکەن ئاوای خواگای لی بە هیچ شێوەی ناڕۆ ئەوەی تر ئەگەر بەهتا 750 ملیۆنشم بۆیە لەبەرەوەی من لە تافگۆ دێم بۆ ئێرە حساب کە 5 لیتر سەرفەکەم و جاگەڕێ بۆ ماڵ. نرخی لیترێک بەنزینی نۆرماڵی بازرگانی 75 دینار و دوو جۆرەکەی دیکەش 50 دینار دابەزیوە، بەڵام ئەمە لە ئاست چاوەڕوانی شۆفێراندا نییە و هیواخوازن حکومەت نرخی لیترێک بەنزین بۆ 500 دینار کەم بکەن. تا بڵێ خراپە، یعنی قەناعەت کە ناوێری تەبری داگیرسێنی، تا بڵێ کوالێتی سفرە هیچ نییە. بەزەوەی ئێمە ناچارین بۆمان دەری نایەنێ بە 2200 بە 1100 ئەمە تێگەین بۆمانی دەری نایەنێ، مەجبورین بین ئەمەی تێگەن و تێکەڵیکەین. باشی دەکوێ لیترە بەنزین تێکەی بە 1150 دینار و نەفەر پارەی پێ نییە، خەڵک پارەی پێ نییە، مەعاش نییە، هیچ شتێ نییە. تێگەی برای بەڕێزم بۆمان دەرنایەنێ بەڕاستی تا ئێوارە 30,000 پێیاکەی ببیتەوە بە بەنزین. ئەم بەنزینە هیچ کوالێتێکی باش نییە بەڕاستی لە ناچاری هاتیەکەن. ئەم 75 دینارە کە دابەزێ باشترە، بەس ئەگەر بێت و لەوە زیاتر دابەزێ بێتە 500 دینار بێتە 550 دینار بۆ هەموو سایق تەکسیەکان شتێکی باشە، شتێکی خراپ نییە. بەپی بە دوواداچوونەکانی پەیام بەهۆی زیاتر هاوردەکردنی بەنزین لەلایەن بازرگانەکان و کەمبوونەوەی خواستی شۆفێران بۆ بەنزینی بازرگانی بەراورد بە بەنزینی 600 دیناری چاوەڕوان دەکرێت تا کۆتایی ئەم ساڵ نرخی بەنزین بەردەوام بێت لە دابەزین. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی،